بله بینرن هجان بردوامن دوی برنامه تایبت دا یا جبور رومال کرنا هلجفینا ناتوی لأنقرة پایتخت ترکیه هنکی وگرن روشا نفخوی امریکا ایجی کو او تشتن ده هلوستا امریکا درباره ناتوی دا هندک جارد ناوینا کنگروس سروک دا نرین جدا و جیاواز درد کفن پیش جبو رونی کرنا في مجارين هفكاري ما مريوان حما اللي در الاستوديو سباس كيك مريوان يعني خلق هناك بحث ويا كده كنكو رنگ ديار دبي هندك جار كونغرس و سروك الهفناكن درباري ناتو اذا خالين كو ناكوكن دنافينا واندا تشنا وخالين كو لسر هفد كنشنا بله لا اسا شاندكي كونغرس كزوربيان لاندامي سيناتن لتركيا ام شاندا لهردو بارتكن ونيونراتي هردو بارتكن لدنياوا اوانيش بجدارن للوتكي ناتو ولقل چندین کس و چندین برپرسا دانشتریان کردو لوانا لقل زيلنسكي لقل مارك روتا لقل امرو لقل احمد الشرع جیاوازی زۆر نییە لە نێوان سەرۆک ترامپ و ئەندامانی کۆنگرێس دەبارەی ناتۆ هەردووکیان هاوڕان لەو سەرەوەی کە بێ ئەندامانی ناتۆ وڵاتانی ئەندامانی ناتۆ خەرجی بەرگری توانای سەرباسی زیاتر بکەن ئەمە داواکاری کۆنگرێس بۆ ڕاستی بۆ ماوەی چەندین ساڵ بەبێ گوێدانەوەی کە چێ سەرۆکی ئەمریکا بووە ئەوەی کە تەنها جیاوازیەکە هەیە لەوەی چۆنێتی گەیشتن بەو ئامانجا کۆنگرێس تاکید لەسەر خاڵێکە کاتەوە کە زۆر گرنگەوەیە کە بێ ئەو پارەی کە سەرفەکرێ تەرجەمە بکرێت ببێتە هۆی ئەوەی کە توانای سەربازی باشتر بکرێت دواتە تەنها بڕی پارە خەرجکردن گرنگ نییە بەڵکو ئەوەیە کە چۆن ئەم پارەیە لە چ بوارێکا سەرفەکرێت و بە پراکتیکی چ بوارێکی سەربازی یان تواناسازی بەرگری ئەندامانی ناتۆ پەرە پێدەدات لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەمە تەرکیزی ئەندامانی کۆنگرێس بووە و ئێستش ئەوە ژێکێکە لەو خاڵانەی کە سکرتێری ناتۆ مارک ڕوتا ئاماژەی پێکردووە چەند جارێک کە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردووە ئەو پارانەی کە خەرج کراون ئەوانەی کە زیادەکرێن هەر هەمویان پەیوەستن بە باشکردنی توانای سەربازی یەکە بە یەکە لە ئەندامەکان بە تایبەتی و ئەندامانەی کە لە سەڵا دوو زیاتریان کردووە باشە مەریوان ینی تدگوت gelek cudahîd navbera helwesta Koşkasipî û Kongrêsê ditine ye lê ev şanda Kongrêsê ji wekte jî got ji du her du endamên du partiyan bi taybet sînatörên kolbûr beşdarin yanî wexta got diçin lûtkeyê çi peyama wan ji bo vê lûtkeya NATO çi ye yanî کاری کۆنگرێس لێرە بریتیە لەوەی کە بودجە دابینکە بۆ حکوومەت و ڕاستەکە حکوومەت سیاسەتی دەرەوە ئاراستەی سیاسەتی دەرەوە دیاری دەکات بەڵام کۆنگرێس ئامرازەکانی بۆ حکوومەت دیاری دەکات ئامرازەکانی بۆ بەردەست دەکات بۆ ئەوەی کە ئەو سیاسەتە جێبەجێ بکات یەکێکیش لەوانە کە بریتیە لە وەزارەتی جەنگ یا وەزارەتی بەرگری لێرە کە ئەو پارەی کە بۆی دیاری دەکات هەنێکی لە وڵاتانی ناتۆ سەرفی دەکات بۆ هاوپەیمانەتی ناتۆ کۆنگرێس بە هەردوو پارتەکە بوونی ناتۆ هاوپەیمانەتی ناتۆ بۆیان زۆر گرنگە و لە چەندین بۆنەیە تەکیدیان لەوە کردوێتەوە کە دەیانوێت ئەو هاوپەیمانەتیە بپارێزن بەڵام لە هەمان کاتە پێویستیشان بەوەیە کە هەموو ئەندامانی ناتۆ وەکو یەک توانای بەرگری یان ئەرکی بەرگری بگرنە ئەستۆ پەیامەکەیان دوو-سێ پەیامیان هەیە کە ئێستا لەوێن یەکەم پشتگیری کۆنگرێس بۆ ناتۆ دووەم بەردەوامبوونی پشتگیری بۆ ئۆکرانیا لە بەرەوەی کە ئۆکرانیا چەند ساڵێکە تووشی شەڕ بووە لەگەڵ رووسیا وە سێیەم بەیانەوە بزانن کە ئەندامانی ناتۆ لە چ بوارێکە گەشەی سەربازی پەرەی پێدراوە وایانەوێ زیاتر لە نزیکەوە لەگەڵ یەکە بە یەکی ئەندامانی ناتۆ ئەوانەی کە دیداریان لەگەڵ سازەکەن نەک هەر لە کێشەکانیان بزانن بەڵکو وەکوتم لە پێشکەوتنەکانیشان ئاگادار بن باشە مەریوان ئەم وەرن سەر مژارە ئێرانێک و مژارەکەنها تایبەتی ئیرۆ بوو مژارەکە گەورەیە هەلجەڤینە ناتۆیە لە ئەنقەرەیەوە کۆنگرێسی هەرحاڵ هەلوەستێک بێ دەربارەی هەیە ینی کۆنگرس بهتر دەبێت دەربارەی ئێران چ نەرینا نیشان دەدە دەربارەی ئێران لەمەشیانە ڕاستی جیاوازیەکە زۆر نییە لە نێوان سەرۆک ترامپ و کۆنگرێس چونکە هەردووکیان لەسەر ئەوە کۆکن کە نابێ ئێران چەکی ئەتۆمی بەدەست بێنێت
جیاوازیەکە لە جێبەجێکردنی سیاسەتی دەرەوە ئێستا و ئەندامانی کۆنگرێز بێ جیاوازی لە هەردوو پارتەکە متمانەیان بە ئێران نییە بەوەی کە بە شێوەیەکی ڕازگۆیانە دانوستان بکات لەبەرەوە ئەم خاڵانە هەمویان خاڵی هاوبەشن لە نێوان ئیدارەی سەرۆک ترامپ و لە نێوان ئەندامانی کۆنگرێس یەتە سەرۆ وردەکاری ئەوەی کە چۆن ئەمیشە کرێت چۆن دانوستان لەگەڵ ئێراندا ئەکرێ ئەندامانی کۆنگرێس زۆربەی جار و ئێسش داوا لە ئیدارەی سەرۆک ترامپەکان کە بە شێوەیەکی زیاتر ئاگادار بکرێ ئاگاداریان بکاتەوە لە وردەکاری بەڕێوەچوونی دانوستانەکان لەگەڵ ئێراندا لەم خاڵانە زیاتر تەرکیزەکەنەوە و ئەیانوێ زیاتر بۆ چوونی زیاتریان وەرگیرێ دەربارەی پێشادەکان دەربارەی ئەو ململانەکان لەگەڵ ئێرانە. باشە مەریوان ئەمورن سەر بابەتێکی کۆ پەیوەندیای بە وڵاتی میێڤاندار تورکیە هەیە ئەو ژی مەسەلا بەرنامەیە فڕۆکەین F-35 شەڕیان ئەمریکی چما دەوێ هەلجڤینە ناتۆیەدا ئەف مژارنها دەبێ مژارێکە گرنگ بەڵ بەس بۆی کە باگراوەندێک یانیان پێشینەیەکی ئەم زانیاریانە هەبێ بەرنامەی فڕۆکەی جەنگی 35 گەورەترین بەرنمەیە لە جیهانە پێشکەوتوترین فڕۆکەیە ئەمە لە نێوان ئەو وڵاتانەی کە هاوبەشن بۆ ئەم بەرنمەیە پێکێنراوە نزیکەی دەیان ساڵی خایاندووە تورکیا یەکێک بوو لە وڵاتانە تورکیا لەناو ئەم بەرنمەیەدا بوو بەڵام لە ساڵی 2007 بۆ 2010 تورکیا بڕیاریە کە سیستەمی بەرگری موشکی S-400 رووسی بکرێت. ئەمە بە نیسبەت ئەمریکاوە ئەمە ترسە یان نیگەرانێکی زۆری دروست کرد ترسی کۆنگرێس هەتا ترسی ئیدارەی ترامپ ئەگە با بیرمان نەچێت لە ساڵی 2019 تورک ئیدارەی یەکەمی سەرۆک ترامپ تورکیای دوورخستەوە لە بەرنامەی فڕۆکەی جەنگی F-35 بەخۆی ئەوەی کە ئیدارەکە و کۆنگرێسیش ترسیان لەو هەبوو کە ئەگەر تورکیا بەرنامەی یان سیستەمی ڕاداری موشکی S-400 رووسی بەدەست بێنێت بۆ هەیە لەو ڕێگەوە رووسیا نهێنی لەسەر چۆنێتی و دروستکردن و تەکنەلۆژیای فڕۆکەی F-35 بەدەست بهێنێت لە دوای ئەوە چی ڕوویە ئەوە بوو کە کۆنگرێز لە دوو یاسایەوە یاسایەکیان یاسای بەرەنگاربوونەوەی نایارەکانی ئەمریکا کە زۆرتر بۆ هەنێ وڵات دانراوە بەڵام یەکێک لە بڕگەسەرەکیەکانی ئەوەیە کە هەر وڵاتێک بە شێوەیەکی بەرچاو مامەڵە لەگەڵ رووسیا بکە بە تایبەتی لە بواری سەربازیە ئەوە پێویستە سزا بدرێت کە یێتە سەر مەسلەی ئاسایشی نەتەوەی ئەمریکا لەویا بە پێومادەی کاتسایە هەنێ لە دەستگاکانی تورکیا بە تایبەتی ئەوانەی کە دەستگای بەرگرین دەستگای کۆمەڵە دەستگای کەمن سزا دران وە بڕگەی دووەمی شانەوە بوو لە ساڵی 2020 سال لە یاسای بودجەی بەرگری ئەو ساڵی ئەمریکایە تورکیا بە شێوەیەکی ڕسمی دوورخرایەوە و لە بەرنامەی F-35 و بەپێی یاساکە تورکیا ناتوانێت بگەڕێتەوە هەتا بە تەواوی دەستبەرداری سیستەمی F-35 نەبێت. لەم سەردانیدا بۆ لوتکەی ناتۆ سەرۆک ترامپ بڕیاریە کە دەستەکا بە پرۆسەیەوەی کە ئەو سزایانەی کە لە وەکوتم بەپێی یاسای بەرگری یاسای بەرەنگاربوونەوەی نەیارەکانی ئەمریکایە کاتسا ئەوە تورکیا لابرێت ئەمە یەکەم هەنگاوە بێت بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە دەست پێ بکات لەلایەن وەزارەتی گەنجینەوە سەرۆک ترامپ گوت کو ئەوەی هەوڵ بدە ئەوەی ڕاکە بەس پرسدەڤدا ئەوە کە ئایا سەرۆک ترامپ دکارە بخوا vê biryarê bide û yanî firotına firokeyên F-35 بۆ تورکیە پشتڕاست بکە بێک و vegere کۆنگرسی پرۆسەکە سەرۆک ترامپ توانێت پرۆسەکە دەست پێ بکات ئێستا لەگەڵ وەکووتمان ئەو دوو یاسایە هەیە تورکیا بەس پێشوی بچمە سەرەوە تورکیا زەرێکی زۆر گەورەی کردووە تورکیا تەنهاوە نییە کە ناتوانێت فڕۆکەی جەنگی F-35 بکرێت تورکیا نزیکەی 9 میلیارد دلاری لەدەستداوە چونکە چەندین کۆمپانیای تورکی بە تایبەتی کۆمپانیا بەرگریەکانی تورکیا بەشدار بوون لە دروستکردنی چەندین بەشی فڕۆکەی F-35 لەبەرەوە چەند ساڵەکە تورکیا دەرخراوەتەوە لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی داراییەوە بۆ تورکیا زەرێکی زۆری ینی بەرکەوتووە وەکو بگەڕێنەوە سەر پرسیارەکەی تۆ سەرۆک ترامپ ئەتوانێت ئەو
پرسەیە سە دەست پێ بکاتەوە کە دیارە ئەڵێ ئەمە ئەو مەسلەیە کاتەوە بەڵام کۆنگرێس هێشتا ڕەئی هەیە وەکو وتمان چونکە یاسای کۆنگرێس هەیە ئەبێ ئەو یاسایانەی کۆنگرێس جێبەجێ بکرێت و یاساکەڵێت تورکیا ناتوانێت بگەڕێتەوە هەتا بە تەواوی دەستبەرداری بەرنامەی یا سیستەمی موشکی S400 ڕووسی نەبێت. ئەم پرۆسەیە ماوەیە گەخایانێت لەوە چ چەند مانگێک یا چەند ساڵێ بخایانێت هەتا کۆنگرێس قەناعەت پێکرێت یان کۆنگرێس ئێوە نەگەر قەناعەت پێ بکرێت بەڵکو هەو هەنگاوانە ببینێت کە تورکیا ئەینێت بۆ دەستبەرداربوون لەو سیستەمە و هەروها بۆ گەرانتی ئەوەی کە تەکنۆلۆژیای ئەمریکا بۆ هیچ شوێنێکی تر ناچێت. باشە مەریوان لەسەر مەسەلا خەرجیا بەرگری ئەندام هەنێک ئەندامێن کۆنگرێسە هەریکێم باوەڕ دەکەن و زێدەکردنا ڕێژەیە خەرجکردنا ینی خەرجیا بەرگریە نایوێ واتەیە باوایەکی تۆماتیک هاوپەیمانیان ناتۆ بەهێزتر دەبێ چییە سەدەماوەیەکی چییە و ئەوەیەکی باوەڕ دەکەن؟ ئەمە یەک خاڵی زۆر گرنگە کە کۆنگرێس بەردەوام تاکیدی لە سەرکاتەوە یا ئەندامەکانی ئەوەیە کە بەڵێ ئەندامانی ناتۆ پلانیان هەیە و زۆربەی زۆریان ێستا هەمویان تقریبن هەمویان گەشتونەتە لە سەدا دوی کۆی بەرهەمی ناوخۆ کە لە بواری بەرگریدا سەرفیەکەن بەڵام کۆنگرێس ئەیەوێت کە ئەم خەرجکردنی پارە بۆ توانای بەرگری بۆ بەرگری ببێتە هۆی توانەسازی سەربازی توانەسازی سەربازی بریتیە لەوەی کە بتوانن سەرباز یا بتوانن سوپا جێگیر بکەن بە شێوەیەکی خێرا بتوانن ڕاهێنانەکانیان بکەن. یەک شت کە زۆر گرنگە لە جەنگی یۆکرانیا کە دەرکەوت ئەوەیە کە توانای کۆگاکردنی بەرهەمهێنان و کۆگاکردنی چەک و تەقەمەنی بە شێوەیەکی پێویست نییە. لەم کاتەیە ئێستا تەرکیز لەسەرەوەکەن کە بێ بە شێوەیەکی خێراتر چەک و تەقەمەنی بەرهەم بهێنرێت لە شەڕی بەتایبەتی لە شەڕ وەکوتم لە شەڕی ئۆکراینیا بۆ نمونە جاری وایە شەوانە 100 درۆن یا چەند سەد درۆن چەند سە ساڕوخ یا موشەکە تەقێنرێت ئەمە ئەو کێشانە بوو کە ئەو جەنگە پیشانی یاوە لەبەر ئەوە کۆنگرێس لە ڕێی نوێکردنەوەی تەنانەت یاساکانی ناو ئەمریکاش کار لەسەرەوەکە کە چۆن پرۆسەکە خێراتر بکرێت چۆن تەندەر و تەقاعود لەگەڵ کۆمپانیەکانە بکرێت تا بە شێوەیەکی خێراتر بە شێو لە ماوەیەکی کورترا چەک و تەقەمەنی بەرهەم بهێنن لە بەرەو بگەڕێم و سەر پرسیارەکەی تۆوەیە کە کۆنگرێس بە تایبەتی ئەندامانی کۆنگرێس ئەوانەی پەیوەندیان بە ناتۆ هەیە یانەوە بزانن کە هەموو خەرجکردنی هەر پارەیەک بالفعل ئەبێتە هۆی ئەوەی کە توانایەکی سەربازی ئەندامی ناتۆ زیاد بکرێت بەو شێوەیە کە بتوانن ئەرکی بەرگریکردن ئەرکی بەرگریکردنی زیاتر بگرنە ئەستۆی خۆیان. باشە مەریوان تم بەحسە پرسێن کۆنگرێسێشتە دیکەن ji ber ku şarezayî te bêhtir derbarê kongresê de ye te behsa wekê kir ku kongres hinekî xemê xwe hene derbarê Tirkiye de behsa S400 Rûsî kir ji xwe ev nîqaşî ji berê de jî heye ne nîqaşeke nû ye di van deman de ye di wexta seroketiya Joe Biden de jî ev nîqaş hebû aya divê bifroşin nefroşin pirsgirêkên yani teknîkî li ser erdê hebûn xemên kongresê bêhtir di warê teknîkî dane yani teknîkî dane yan jî pirsgirêkên wanên siyasî jî bi Tirkiye re hene yani kongres divê derbarê de tenê tiştên teknîkî dibêje yan jî pirsgirêkê din بەڵێ ئەوە شتێکی زۆر چونکە خەمە یاسایی هەیە خەمی یاسایی هەیە کە وەکو وتمانەوە تەکنیکیەکەیە کە لە یاسای کۆنگرێسە هاتووە خەمەکە ئەوەیە کە رووسیا احتیمال هەیە بەهۆی بەکارهێنانی سیستەمی S400ەوە تەکنەلۆژیا و نهێنی لەسەر چۆنێتی دروستکردنی ئەو فڕۆکەی دەستکەوێت بەڵام خەمی سیاسیش هەیە چونکە ئەندامانی کۆنگرێس هەن بە تایبەتی ئەوانەی کە نیگەرانیان هەیە دەربارەی کۆمەڵێ مەلەف لە تورکیا مەلەفی مافی مرۆڤ مەلەفی کەمینەکان لە تورکیا مەلەفی ئەوەی کە بۆچوونی تورکیا سەبارەت بە ئیسرائیل یا بۆچوونی تورکیا سەبارەت بە یۆنان هەموو ئەمانە لە هەنێ لەلایەن یاسادارانراوە ڕەنگەداتەوە وەکوتم خەمە یاسایەکە لە شێوەیەکی دوو بەشە خەمەکەی تر یعنی ئەندامی کۆنگرێسەیە لەوەچێ هەرگیز قەناعەت بەوە نەکات کە تورکیا ڕێگەی پێ بدرێت بچێتەوە ناو
ئەو بەرنمەیە بەڵام لە ماوەی 24 ساعتی ڕابردووە کۆمەڵە گۆڕانکاری کراوە بۆ نمونە سیناتۆر لینزی گراهام ئەڵێکە ئەو کراوەیە بۆەوەی کە مۆزوع باسکات بەڵام ئاماژەشی بۆ کردووە کە هەنێ بەرهەڵسکارە بن لە کۆناو کۆنگرێسە ئەو کۆ شاندەی کە باسم کرێسە لە تورکیان ئەوانی ژەڵند کە ئامادەن زانیاری زیاتریان دەستکەوێ بزانن تورکیا بە مەرجەکانی ئەوان قوبوڵەکە و هەنگاوەکانی تورکیا چین بۆ ئەوەی کە بێتەوە ناو ئەو پرۆگرامە وەکوتم ئەگەر پرۆگرامەکە دەستی پێکردووە تاکیدن دڵنیان کە دەست پێکات بەڵام پرۆسەیە کە خایەنێت و ماوەیەکی پێچێت تا تورکیا بە تەواوی بگەڕێتەوە ناو ئەم بەرنمەیە. بەڵێ هەبەت ئینها ینی مەریوان شخوا لێنزیگرا هەم سێناتۆری کۆمەریە ناودار ئەو بخۆژی ئەندامێکی vê شاندەیە و هەژمارێکی هەفدیتن لێ دێکێ هاتنەکردن لێ پرسێکە گشتی بەرفرە هەژبەرگ و یەک خاڵێن سەرەکی یەن ناتۆیە و دۆژی ناتۆ دداخویانیەکێدا ئەو یەک ڕاگەهاند و هەوڵدانێوان ئەوەکو ئەم بێژن پیشەسازیە بەرگری یەن وڵاتێن ئەندامی ناتۆ بینن جەم هەف داکۆ بە هەڤڕە ئاستا بەرهەمدانا بەرگری باشتر بکەن ناتۆ ینی ئەم بێژن هەلبەت ئەمریکا ینی وەکو وڵاتی سەرەکیە ناتۆیە دکارە چ ڕۆلێ دوێیەکێ دبلیزە ینی ناتۆ دکارە چ بکە حتاکۆ ئاستا بەرگریە بلندکردنا پیشەسازیە بەرگری زێدە بکرد ماوەیەکی زۆر ماوەی دەیان ساڵ کۆمپانیاکانی ئەمریکا ینی بەرهەمهێنانی چەک تقریبن لە ئەوروپا کۆتایی هاتبوو هەتا چەند ساڵێک لەمە پێش هەتا شەڕی ئوکرانیا دەستی پێکرد وڵاتانی ناتۆ و وڵاتانی ئەوروپا بەگشتی وەبەرهێنانیان لەو بوارەیان نەکرد زۆربەی زۆری چەکەکانیان لە ئەمریکا وەکڕی یا لە وڵاتانی ترەوە کڕی وەکوتم ئەو شەڕی ئوکرانیا ئەو کێشەی پیشاننا کە یەکەم سروشتی جەنگ گۆڕاوە جەنگی درۆن هەیە جەنگی تەکنۆلۆژیا هەیە جەنگەکە خێراترە ئەمە یەکەم دووەم کە ئەبێ وڵاتان لەو بوارەیە وەبەرهێنان بکەن بە دوو شێوە یەکەم پرۆسەکە خێراتر بکرێت دووەم ماوەکە کەمتر بخایەنێت بۆ ئەوەی کە چەک و تەقەمەنی بەرهەم بهێنن لەم لاشە و لە ئەمریکاش هەمان کێشە هەبووە بەتابێت جەنگی ئێران هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل و جەنگی رووسیا دژی ئۆکرانیا هەموو ئەوانە وای لێ کردووە کە بە شێوەیەکی خێراتر کۆگاکانی چەک و تەقەمەنی خاڵی ببنەوە یان کەمتر ببن وەک لەوەی کە پێشبینی دەکرا ئێستا لێرە لەم لاوە لای ئێمە کۆنگرێس سەرقاڵی ئەوەیە کە یاساکانی خۆی نوێ بکاتەوە بەوەی کە وەزارەتی جەنگ بتوانێت بە شێوەیەکی خێراتر بە گرێبەست لەگەڵ کۆمپانیەکانە بکات و بە شێوەیەکی ئەوەی کە درێژتر کە ماوەی گرێبەستەکان درێژ بکاتەوە بۆی کۆمپانیەکان دڵنیایی تەواویان هەبێت کە ئەگەر لە بواری بۆ نمونە وەکوتم بەرهەمێنانی چەک و تاقەمەنیایی شەکەن بتوانن بۆ ماوەیەکی گرنتیان هەبێت کە ماوەی چەند ساڵێک ئەو ئیشیان هەیە لە لایەکی ترەوەش ناتۆش ئەندامانی ناتۆ هەوڵەیەن کە ئەوەی کە پێڵێن لە ناو پەیوەستبوون بە ناو یەکتر لە ناو خۆیانە ئەو هەمان سیستەم بەرهەم بێنن کە بتوانن بە شێوەیەکی خێراتر چەک و تەقەمەنی بەرهەم بێنن وەکوتم ئەوەی کە کۆنگرێس باسی کردەوە ببەسرێتەوە بە پێشخستنی پەرەپێدانی توانای سەربازی هەریەکەیان باشە مەریوان دوێ درێدا پرسێک دن هات بیرا من ئەوژی کو دناوە ناتوێدا دوێ ئەف سیستەم وەرێ بکارانین و دوێ کەس ڕەت نەکێ و تورکیە وەکو ئەندامەکە ناتوێ بەهێزەژی دوێ بکاربینە لێ هەبوونا سیستەما S400 لە جەم ترکان ئەو ناکەوێ وەکو ڕوبەڕووی وێ سیستەما F4 و ئەرگومنتێکە بەهێزە دناو هەندێک وڵاتێن ناتوێدا ئەوەی کە تا ئێستا زانیاریمان هەیە لە سەرباری ئەوەی کە تورکیا ئەم سیستەمەی هەیە بەڵام بە شێوەیەکی تەواو نەکەوتوەتە کار بێگومان وڵاتانی ترسیان لە هەمان شت هەیە بەڵام هیچ لە وڵاتانە فڕۆکەی FC5 نییە بۆ نمونە کە تەکنۆلۆژیا و دروستکردنی هەبێت ئەمریکا ئەو فڕۆکانەی بە هەموو وڵاتێک نەیاوە
تەنها وڵاتانە هەیەە کە چۆنڵێ ئەو پەڕی متمانە پێکراوی ئەمریکان وە زەمانەت و هەیە ڕێوشوێنی تند هەیە کە هیچ زانیاریەک لەبارەی چۆنەتی دروستکردن و تەکنۆلۆژیای ئەم فڕۆکەیە ناگاتە دەستی کرد. وەکو گەڕامەوە بۆ سەر خاڵەکەی پێشوو کە تورکیا زۆر زەرمەند بووە لەوەی کە لەم پرۆگرامە دەرکراوە، نزیکەی بە پێخەمڵانەکان 9 میلیارد دلاری دەستداوە و 100 فڕۆکە بڕیار بوو تورکیا 100 فڕۆکەی F-35 بەدەستبێنێ تا ئێستا ئەوەی بەدەست نێناوە. لەبەرەوە تورکیا دەیەوێت بە زووترین کات گەڕێتەوە ناو ئەو بەرنامەیە بۆ کوتم لەبەر یەکەم لەبەرەوەی کە لە ڕووی داهاتی بەرگریەوە زەرێکی زۆری کردووە تەنانەت لە ڕووی داهات لە ڕووی تەکنەلۆژیاوە زانیاری تەکنەلۆژیا، چونکە کۆمپانیا تورکیەکانەوانی لە بواری بەرگریایی شەکەن چەند کۆمپانیایەک بوون کە سەر بە سەرۆکایەتی تورکیان زەرمەند بوون لەوەی کە ناتوانن هەنێ لە تەکنەلۆژیا کە بڕیار بوو بەدەستی بێنن لە چوارچێوە بەرنامەیە بەدەستی بێنن وەجگە لەوەش وەکوتم 100 فڕۆکەی جەنگیان لەدەستداوە تا ئێستا. بەێ بەرحال ینی پەیوەندیا تورکیە و یا ئەمریکا دەبێ قۆناغا هاندە گەلێکی باش بوون ئەو ئالۆزی و تشتێن نەڕەحەتیان کۆ دناڤەراوان هەبوون بەتایبەت دەما سەرۆکاتیا دۆمیا سەرۆک ترامپ دەگەڕا دووەمدە باشتر بوونە و ئەڤە هەلبەت باندۆرێ لە سەروەیەکێتکەم تایبەت مەسەلا کۆ سەرۆک ترامپ و ساڵحژی کۆت و ئاوایەکی ئەشکەری پرێس کۆنفرانسا خۆدا لەگەل ئەردۆگان کۆت کۆ ئەمێ لەسەر وەیەکی کار بکەن کۆڤان سزایان لەسەر ترکیە هەلینن دە چارچەوەیە کۆ تورکی هێدی ئێدی بەگەرە ناو بەرنامەیە F-35 یا فرۆکێن شەرق و دەب ئاوایەکی گەلێکی باش و زەلال شرۆڤەکرد مەریوان هەلبەت هەنێک مژارێ دژی هەنە ئەمە هین تەراو بکن ئەم تەوەها بەرنادەش بەت گەلک ئاگاهی جەمت هەنە تایبەتی دەربارەی کۆنگرێسێ دەبێت دەربارەیدا لێنها میوانێک ترکیە بمەرایە ئەمێ هەرن جەمووی ئەمێ پشترا بەگەرن جارەکەدن